بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فأيها طاعة عبادة لملائك من وربقر إن شاء الله تعالى. بس أودكين أعطاه الله الجنة لمن پروردگار بهشت داتا ونمنا بكيه. أم پیاوە قولێکی شقیق البەخلی ئەفەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، یەکێ لە تابعینە، قسەیەکی زۆر جوانەیە. فەرمێ: من عمل بثلاث خصال أعطاه الله الجنة. هەر کەسێ سێ خەسڵەت، سێ صفەت لە خۆیدا بگرێ واتە جێبەجێی بکە، ئەوە نیشانەی ئەوەیە کە بەهەشت بۆ ئەو کەسەیە. يكميان أفرمي معرفة الله عز وجل بقلبه ولسانه وسمعه وجميع جوارحه. يكي لواني كوا أمان قينة ناو راستي بهشت أم بياوة بريضاء أفرمي ناسيني خواي پروردگار بدليكي باك بزبانيكي باك بگوێ و ئەندامەکانی بەجوانی و چاکی کە خواي پروردگار بناسی. طبعا ناسینی خوای پەروەردگار جێگای دڵە، دڵی هەموومان ئەگەڕێ بە دوای شتێکدا. زۆر جار لەوەیە سەری لێ بشێوێ نەزانێت چی بکە لە دنیادا، ئەوە بە دوای خۆشەویستەکەی ئەگەڕێ کە ناسینی خوایە. ئەگە خوای پەروەردگاری بە جوانی ناسی، ئیتر هەموو ئەندامەکانی تەسلیمی ئەو دڵە پاکە بن. کە تەسلیمشی بوون تر هەڵە ناکەن، نە دەستی، نە چاوی، نە عەقڵی، نە قاچی. ئیتر چونکە لەبەرەوەی سەرکردەی مرۆڤ دڵە، کە دڵەکە پاک بوو ئەندامەکانش پاک دەکاتەوە، تەئکیدی لێبێ ئەندامەکان و لەگەڵ دڵدا شتێک ئەکا کە پاکێتی بەرەو باشتە دەدا. بۆ ئەم پیاوە عەزیزە ئەفەرمێ یەکەمیان ئەوەیە خوای پەروەردگار هەوڵدە بیناسە. وە خوای پەروەردگار 99 ناوی هەیە، ئەتەوێ بیناسی، بڕۆ ئەسما و صفاتی خوای پەروەردگار بە جوانی بخوێنەوە، تێبگەلی، ئەوەیش نەبێ 170 ئەتوانی پەروەردگار بناسی لە ڕێگەی ناوەکانیەوە، لە نێوانی صفاتە بەرزەکانیەوە خوای پەروەردگار بناسی. ئەمجا لە تەجروبەی ژیانی خۆدشتا و عیبادەتش خوای پەروەردگار بە جوانی دەناسی. دومیان أن يكون بما في يد الله أوثق مما في يده. دومیان فرمي أوي خواي پروردگار ولله المثل الأعلى، أوي لدستي الله أو باشتر و چاکتر لوي كلدستي خوتاه. واتا ابن حزم أفرمي كاتيك شو لاي إمامي وتيان بابن حزم: يا ابن حزم كآية ملكي الدنيا مبستي وي إنسان توكل على سر خواي پروردگار. أفرمي: يا أبا حزم ملك مبستي ملك أوي كدنيا به چه ملقل يابكين؟ فرموي ثقت بخواي پروردگار به، هموش تي خواي پروردگار دينتا جردس پشت ببستا. ثقة زور گنگه. خەڵک ئەمڕۆ بۆ داماو بووە سقەی نەماوە، ئیمانێکی لاواز، بیر و باوەڕێکی لاواز، عەقیدەیەکی ئەمڕۆ هەر ڕۆژی بەلایەکە. تەئکیدی لێبێ بەردەوام ئەو سقەیە لە نێوانی عەبد و خوادا، خوای گەورە بە گوێرەی نیەتی خۆت ئەیکا لەگەڵتا. چەندێک گومانی باشە بی بەخوا، خوا ئەوەنە لەگەڵتایە. ئەگە گومانەکەت 100% بێ، خوا گوێت نایە لێ لە هیچ شوێنێکی ئەم دنیاە. ئەگەر گومانت بەرامبەر بە ئەڵڵا 50 بێ، خوای گەورە لە 150 دێتە هاناتەوە. چونکە تۆ گومانەکەت ئەوەندەیە، بایی ئەوەنت هەیە، ئەگەر زیاترش بێ ڕەحمەتی خۆیەتی. بۆیە ئەم پیاوە عەزیزە ئەفەرمێ لەبەرەوەی ثقت بە پەروەردگار ووريابة. چەنە جوانە فەرمی:
وإياس مما في أيدي الناس ونزاني شت لدستي خلقايا آيا أمرو خلقي چنێک مان اعتیما دەکەینە سەر خەڵک دەرگای خەڵکە کوتین هەمووی دوای لە ئاخیرا بکەوێتە یادمان با بچین دوور کات نوێژ بکەین و جارجار بەشکەم خی گەورە دەرەوەکەمان لێکاتەوە ئەسڵی ئیشەکە واتە ئەبێ سقەی تەواوت بەخوا بێ بزانی یەک دەرگا هەیە لە هەموو کارێکە ژیانت مردنت ڕێکردنت مەعیشەتت هەموو ژیانت لای خوایە ئەو عەبدەی ئەمڕۆ بەدەستێتی خوا مسەخەری کردو بە کون فەیەکون یەتوانێ ئەو عەبدە لابە ئەو کەسە لادا کون فەیەکونی لای خوای پەروەردگارە بەڵام وامان لێ هاتووە چونکە لەبەر ئیمان کزی لەبەر ئیمان لاوازیمان سێرەکەین تەماشای دەستی خەڵک زیاترەکە بێ ئەوەی کە سقەمان هەبێ دووەمیان ئەوەیە کەوا ئینسان سقەی کامڵی بەخوای پەروەردگار بێ زۆر تەماشای دەستی خەڵکی نەکە سێهەمیان ڕازی بێ يرضي بما قسم الله له ڕازی بی بەو بەشەی خوا دایە پێت ئەمڕۆ دەردی کوشندەی خەڵکی ئەمڕۆ ئەوەیە ڕازی نییە هەر هەڵپاکە وا ئەزانی هەزۆڕاکە بەوەیە خوا لە چارەت نووسێتی ئەوەندەیە ڕاستە لە ماڵە دانشی هیچ نییە ئەمە لاریمان نییە بەڵام خوای پەروەردگار نووسێتی بۆت ئەبێت تۆ ڕازی بی بەو بەشەی کە پەروەردگار دایە ئەزانن ئەگەر ئێستا خوای پەروەردگار کون فەیەکونێ فەقیرەکان دەوڵەمەند کە دەوڵەمەکان فەقیر کە زۆرینەی دەوڵەمەند خوا ناناسی زۆرینەی فەقیر بوغرا بێ خوای پەروەردگار خۆی دایناوە خۆی چاکەزانێ بڵێ خوایە ئەوە نەمبەرێ لە تۆ دوورم نەخاتەوە ئەوە نەمبەرێ احتیاجی خەڵک نبوو ئەوە نەممە دەرێ گیر بکەم بەسەر دەتستەوە بوومە حرەسی داماو بم بە دیاریەوە هەڵم بخەڵەتێنێ زکاتی نەدەم نوێژ و عیبادەت و تۆم لە فکر خاتەوە چەنەها کەسە ئێستا بەبوونەی ماڵی دنیاوە نە ڕۆژوە برێ نە نوێژەکە نە زکاتەدا جا و ماڵە چی قیمەتی ئەوە خۆشی دنیا ئەوە تەواو با هەموو دنیاین ئەو بێ خۆ هەر مردنێ هەیە خۆ بێ بمرێ خوا بێ بگەڕێتەوە جا چی ئیسفادەی کرد چەند ڕۆژێکە گە بە هەژاری بێ و دەوڵەمەند بێ هەر ئەچێتە سەر هەر تەواو دەبێ بەڵام تۆ بێ وریابیت بۆیە ڕازی بی بەو بەشێکی خۆی پەروەردگار دایە پێت بەڵام لەگەڵیشیە هەوڵ بدە هەوڵدان تێکۆشان ڕێگر نییە نەویتۆ دانیشە و خوا بڵێ باتر خوای گەورە بەشی داوەکان دێ خەڵکی تەممەڵ دوو لە ڕوو جەناب ئەوە نا ئیمام عومەر ئاسا هاتە مزگەوتەوە نوێژیان کرد و دوای نوێژ چوو گۆچانەکەی هەڵگرد و لە شوێنی خۆی چووە دەرەوە بینی موسڵمانان هەدانیشت وتی هاتێ وتی ئەوە چیەکەنی وتیان دانشین زیکرەکەی وتی ئەدەی بڕۆنە دەرەوە بڕۆن نان و دینار و درهم پەیدا بکەن بۆ ماڵ مناڵتان ئەدەی بڕۆن دەی نوێژ تەواو بەسێتی بڕۆ یعنی تۆ خەڵکی وا ئەزانێ ماڵ و مناڵت برسی بکەی عیبادەت بکەی بۆ خوا ئەمە خوا لێ قبوڵەکە نەخێر ئەمە هەڵەیە ئەگە تۆ تێگەیشتی لەو دینە هەڵەیە نەخێر چۆن ئەو نوێژەی کێ دەیکەی ئەو ڕۆژوە دەگری وەڵڵی کار و کردارش هەر وەکەوەی هیچ فەرقی نییە کە درهەمیە دەرەکەی بۆ ماڵ مناڵ سەدەقەیە باشترین سەدەقە کە دەیکەی ئەوەیە کە تۆ دەیکەی وەک باوک دیناری ئەوەی تۆ بۆ ماڵ ئەوەیە ئەو ژنە باشەت کە لە ماڵەوە ئێوارە نان دروست دەکەن ئێستا ئێوارە دەچیتەوە برنجی بۆ کردویت بە دانەی دانە برنجەکان خوای گەورە سەدەقە بۆ نووسێت بە خێری تۆ شەگا کە دەیخۆی ئەمە خوای پەروەردگار دایناوە هەروان نییە کە ئەو هەر بە خۆڕایی بیکە و تۆش هەر بە خۆڕایی بیکە لە دنیا داوایە بەڵام لە قیامەتە پاداشتی چونکە ڕاضی بە بەمە ئەو کاتە ئینسان ئەتوانێ خوای پەروەردگار ئیستیقامەی پێ ئەبەخشێ کە خوای پەروەردگار ڕۆژی لێکات حاتەمی ئەسەم ڕەضا و ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێکی پیاو چاکە فەرمێ من أصبح وهو مستقيم في 4 أشياء هەر کەسێ بەیانیان بکاتەوە لەم چوارەدا بە جوانی ئەوە لە ڕازیبوونی خوای پەروەردگار
واتە خۆی پەروەردگار لێ ڕازیە بێ. یەکەمیان سقەیەکی چاک و باش وتمان بەخوای پەروەردگار، دووەمیان تەوەکلێکی باش پشتبەستنێکی باش بەخوای پەروەردگار، سێهەمیان ئیخلاسێکی جوان واتە نیەتپاکیێکی جوان، و چوارەمیان معریفەت، پاشان ئەمانە دوای زانیاری حکمت، ئەمانە هەموویان چییە؟ کۆ دەبنەوە ئەڵێ لە معریفەت، واتە لە ئەوەی کە زانیاریە ئەوەی کە حکمەتە کە پێی دەڵێن ئەو سیانە کۆ دەکاتەوە لەگەڵ چوارەمیانەکە معریفەت. ئەم ئینسانە ئەبێتە کەسێک ئەو ڕۆژە خۆی پەروەردگار لێ ڕازی، کەواتە ئێمە توانین بەهشت بکڕین بەم سیانە، ڕازی بە بەوەی کە بەشی خۆی پەروەردگار پێداوی، خی گەورە بە جوانی بناسە و ڕازی بە بەو بەشەی کە پەروەردگار دایە پێت. ئەم سیانەت هەبێ ئینشاءالله تەعالا کەسێک بی کە بەهشت داوا دەکا و کە بچێنە ئەو بەهشتە خۆشەوە، خی گەورە بیکاتە نەسیبە هەموومان لە دەرگەی ڕەیانەوە دەرگاکانی ترەوە. خی گەورە ئینشاءالله تەعالا کۆمان بکاتەوە چۆن ئێستا کۆمانی کردێتەوە، خی پەروەردگار کۆمان بکاتەوە لە ناو بەهشتا بەبینینی خۆی، بەبینی نازدارەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بەبینینی پێغەمبەران، بەبینینی پیاوچاکان ساڵحان ئەولیای خی پەروەردگار، و بەبینینی جوانەکانی ناو بەهشت. خی پەروەردگارش دوورمان خاتەوە لە ئاگری دۆزەخ، پەناگرین لە ئاگری دۆزەخ، لە کار و کردار و ڕێگاکانی ئاگری دۆزەخ. یا ڕەبی خوایە لە تەپاڕینەوە ئەفەرمین و دەڵێن دەممان بە ڕۆژوو لە ماڵەکەی توا کۆبینێتەوە. خی ڕۆژووی ئەم مانگە پیرۆزەمان لێ وەرگرە، قورئان خوێندنەکانمان لێ وەرگرە. یا ڕەبی خوایە لە تەپاڕینەوە تەراویح و نوێژەکانمان لێ وەرگرە، هەر کار و کردارێکی چاکە لەم مانگە بۆ ئەدەیکەین خی خۆت بەمان وەربگرە و بیخە سەر تەرازوی چاکەکانمان و لە قیامەتمان دەرەوە. خی ڕۆژوویەک نەبێ برسێتی و تینێتیمان بۆ بمێنێتەوە، بەڵکو ڕۆژوویەک بێ ئەو ڕۆژوێ بێ کە خۆت پاداشتمان دەدەیتەوە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.